کتێبی هەگبەی گەشتەکانم کە لە نووسینی ئاسۆی ژیاندۆستە لە کتێبخانەی کوردی ستۆکۆڵم لە سوید کۆڕێکی بۆ ناساندن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە ڕێخستووە. بۆ زانیاری زیاتر دەربارەی ناوەڕۆکی ئەم کتێبە ڕاستەوخۆ لە لەندەنەوە ئاسۆی ژیاندۆستمان لەگەڵایە. کاک ئاسۆ سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. کاک ئاسۆ پیرۆزبایی لەکەین ئەگەر بە کورتی بۆمان باسکەی ناوەڕۆکی کتێبەکە. بەڵێ ناوەڕۆکی کتێبەکە هەر هەکبەی گەشتەکانم باز لە گەشتەکە باس لەو گەشتانە ئەەکەم کە من خۆم کردومە دیارە چەند گەشتێک تەنها 5 گەشتی تایواتە باسی 5 وڵاتەکە یەکێک لە وڵاتەکانیش بە تایبەتی بەحسی شارێک لە وڵاتەکە کە شاری ڕۆساریۆ و لە وڵاتی ئەرجەنتینە. کتێبەکە بەسی ئەو یادەوەریانی خۆمەکەم کە لەناو ئەم گەشتانەیە بەری کەوتومە و بۆچی ئەم وڵاتانم هەڵبژاردووە و ینی سەبەب چی بووە کە ویستومە ئەم کتێبە بنووسم، ئامانج لێی چییە و چۆن نەتوانین ئەم جۆرە کتێبانە بێنینە ناو دنیای ئەدەبیاتی کوردیەوە کە لە ناو ئەدەبیاتی ئێمەیە ڕاستیەکەی ئەم جۆرە لە ژانن ئەم جۆرە لە ئەدەب یان ئەم جۆرە لە نووسین زۆر کەمە و هیوادارم زۆر بێ یان من نەمبینیوە یان نەبووە یان زۆر کەمە یان ئەوەیە. بەڵام من پێم وایە ئەمە سەرەتایەکە کە دەستمان بردووە بووی کە هیوادارم دیارەمە بەرجی یەکەمێتی و من بەردەوامە بم لەم پرۆژەیە و پرۆژێکە کە دەمێکە خولیامەیە و خەونی خۆمە و حەزم لە گەشت و گەڕانە و گواستنەوەی ئەو گەشت و گەڕانانە بۆ ناو دنیای خۆم بۆ ناو خەڵکی خۆم بۆ ناو کوردستان بۆەوەی دەیان لەو گەنجانەی کە هێشتا شانسی سەفەریان نەبووە شانسی گەشتیان نەبووە یان لە زانکۆکانان بۆ ئەم کتێبەوە توانن دەیان زانیاریان دەستکەوێت دەتوانن سەرچاویان دەستکەوێت دەتوانن سوود. کاگاسۆ کاگاسۆ گوێ لێمە؟ بەڵێ کاگاسۆ گوێم لێتە. بەڵێ پێم وایە ئەم کتێبانە لەم جۆرە کتێبە ئەبن بە سەرچاوە و سوودیانە بێت بۆ کۆمەلگای ئێمە. بەڵێ کاک ئاسۆ گوێ لێمە؟ گوێم لێتە. بەڵێ کاک ئاسۆ ئەپرسم ئەم جۆرە نووسینە ئەم ئەزمونە لە خانەی ئەدەبیاتی کوردی تەنانەت جیهانی چی پێ ئەوترێت؟ جوانە پرسیارەکەت منتیقی تایە زۆر سوپاس. من ینی لە ئەدەبی ترا زۆرە یان لە وڵاتانی تر زۆرە چونکە ئەم جۆرە ژانرایەمە بەستم. بەڵێ لە وڵاتی ئێمە بەهۆی ئەو هەموو زەخت و زۆرەی لەسەر ئێستا سەدان گەنج هەزاران گەنجی ئێمە هەیە سەفەریان نەکردووە پاسەپۆرتیان نیە بۆیە گەڕان و گەشت و سەفەر و سەیران کۆمەڵی شانسی تایە ینی ئەبێ پاسەپۆرتت هەبێ ئەبێ ئیمکانیەتی مادیت هەبێ ئەبێ ئازادی ئەوەت هەبێ کۆمەڵێشت هەیە بۆی ئێمە بەردەوام لێ مەحروم بووینەوە نەمانتوانیوە لە ناو ئەدەبیاتی خۆمانە ئەم جۆرە لە نووسین فراوان کەنیان بێنووسینەوەیان کتێبمان هەبێ بۆیە ئەدەبیاتی گەشت و گەڕان سەفەر دنیابینی ئەم ناوانەی لێ بنین ڕاستیەکەی ئەمە بەداخەوە نەبووە و ناڵم وەگوتم ئێمە لە چەند ساڵی ڕابردووە وردە گەنجەکانمان دەستیان پێکردو حتا ئەمانی کە لە ئەوروپاشین ئێمە لە 30 ساڵی ڕابردووە ئەوەندەی بیرمان کردوەوە خێرا شانسی سەفەرمانە بێ بگەڕینەوە بۆ کوردستان و سەر لە کەسوکار دێن کەمتر بیرمان لەوە کردوێتەوە لەوەی وڵاتی شوە پۆلۆنیان لە بن دەستمانە بێ کە کەمپی ئاشلیسی لێکە جوولەکەەکانی تا جینۆسایت کراوە کە ئەگەر بەراوردیکەی بە کوردستان و جینۆسایتی گەلی ئێمە نزیکایەتێکی زۆری هەیە بەڵام کەمترینمان توانیمانە ینی بە تێچوونێکی ئەرزان دراوسێمانە هەموو کوردانەی لە ئەڵمانیا ژێن دراوسەی پۆلۆنیان نەتوانن بە تێچوونێکی زۆر کام وەگەوەی بچی بۆ هەولێر لە سلێمانیەوە بەڵام کەمتر بیرمان لەوە کردوێتەوە کە نووسین قسەکردن لەسەر ئەم کەمپانە و جیاوازیەکان و بەراوردەکان و ئەوانەی کە لەیەکە چمانە باز بکەین بۆیە بە بڕای من ئەمە پرۆژێکی گرینگە ئەگەر ئەمەی من و دەیان کاگاسۆ تا شانسیان هەیە بتوان ئەم کارە بکەن.